بەهۆی بەردەوامی هێرشە موشەکیەکانەوە کە لە سەروبەندی هاتنی پاپای ڤاتیکان چڕ بوونەتەوە، دۆخی ئەمنی عێراق ڕوو لە ئاڵۆزی زیاتر دەکات. پاپای ڤاتیکان ژڕەتی کردەوە بەهۆی هێرشە موشەکیەکەی سەر عینەسەد سەردانەکەی بۆ عێراق هەڵبوەشێنێتەوە. سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە جارێکی دیکە بە موشەک هێرشکرایەوە سەر بنکەی سەربازی عینەسەد لە پارێزگای ئەنبار کە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە سەرکردایەتی ئەمریکا تێیدا نیشتەجێن. واین مارۆتۆ وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی ڕایگەاند کاتژمێر 20 بەیانی زیاد لە 10 موشەک ئاراستەی بنکەی عینەسەد کراون و هێزەکانی عێراق لێکۆڵینەوەیان لەبارەوە دەست پێ کردووە. ئاژانسی ئەنادۆڵ لە سەرزاری ئەفسەرێکی عێراق کە ناوی خۆی ئاشکرا نەکردووە ڕایگەیاندووە سیستمی بەرگری ئەمریکا لە بنکەی عینەسەد نەیتوانیوە بەرپەرچی سەرجەم موشەکەکان بداتەوە. شانەی ڕاگەاندنی ئەمنی سەر بە ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق دەڵێت 10 موشەکی زۆری گراد ئاراستەی بنکەی ئاسمانی عینەسەد کراون، بەڵام زیانی گیانی و مادی نەبووە و موشەکەکان لە دەوروبەری بنکەکە کەوتونەتە خوارەوە. بەڵام ئاژانسی هەواڵی فەڕەنسا دەڵێت کارمەندێکی مەدەنی لە کاتی هێرشەکەدا بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی لەدەستداوە. هەروە ئاماژەی بەوە کردووە کە سەکۆی ئاراستەکردنی موشەکەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دۆزراوەتەوە. بە پێی سەرچاوەکانی هەواڵ لە دوای هێرشەکە لە ناوچەی دۆلاب لە ڕۆژاوای قەزایهێتی باکووری ڕوومادی دەست گیراوە بەسەر ئۆتۆمبیلێکی نەفەر هەڵگری زۆری کیا کە لە ناویدا سیستەمی موشەکی جێگیر کراوە. سەرچاوەی کەمنی بە ڕۆیتەرزی وتووە موشەکەکان لە ناوچەیەکەوە هەڵدراون کە 8 کیلۆمەتر لە بنکەی سەربازیەوە دوورە. لە ماوەی هەفتەیەکدا ئەمە دووەم جارە بە موشەک هێرش دەکرێتە سەر بنکەی سەربازی عینەسەد دوایەوەی ڕۆژی دووشەمەی ڕابردوو 2 موشەک ئاراستەی بنکەکە کرابوون. لە دوای هێرشەکەش ئاژانسی هەواڵی فەڕەنسا ڕایگەیاند پاپا فرانسیس پاپای ڤاتیکان جەختی کردوێتەوە گەشتەکەی بۆ عێراق لە کاتی خۆیدا ئەنجام دەدات و بەهۆی هێرشەکەوە دوای ناخات کە بڕیارە ڕۆژی هەینی بگاتە عێراق و سەردانی هەرێمی کوردستانیش بکات. لای خۆیەوە ستیڤن هیکی باڵیۆزی بەریتانیا لە عێراق ئیدانەی هێرشە موشەکیەکەی کرد و ڕایگەیاند ئەنجامدانی ئەو هێرشانە دەبنە هۆی تێکدانی سەقامگیری عێراق. بنکەی عینەسەد دەکەوێتە ناحەی بەغدادی سەر بە پارێزگای ئەنبار بە دووری 193 کیلۆمەتر لە ڕۆژاوای بەغدای پایتەخت کە بە گەورەترین بنکەی سەربازی هێزە هاوپەیمانەکانی ئەمریکا بۆ جەنگی داعش دادەنرێت. ئەم هێرشە لە دوایەوە دێت کە مانگی پێشوو هێرشێکی هاوشێوە کرایە سەر بنکەی سەربازی هاوپەیمانان لە فڕۆکەخانەی هەولێر و لە ئەنجامدا 2 کەس کوژران و چەند کەسێکی تریش بریندار بوون. لەو کاردانەوەشدا ئەمریکا پێگەیەکی چەکدارانی نزیک لە ئێرانی لە سووریا بۆردومان کرد. دیاریش نییە ئەم جارە کاردانەوەی ئەمریکا تونتر دەبێت یاخود نا. هەرچەندە لەگەڵ بوونی جۆ بایدن با سەرۆکی ئەمریکا هەوڵی دەستپێکردنەوەی گفتوگۆکانی ئەمریکا و ئێران بۆ چالاکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی هەیە، بەڵام هاوکات ململانێ ناوچەیەکانی ئەو دوو هێزە شەڕتر بوونەتەوە.